دوێنی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێکەوتنامەیەکی 4 ساڵیان واژۆ کرد بۆ کۆتایهێنان بەو بنبەستە و هەنگاونان بەرەو پێکهێنانی میری و یاخۆت حکوومەتی ئایندەی هەرێمی کوردستان. بۆ تێشخستنە سەر ئەم بابەتە دکتۆر ڕیبار فەتاح شارەزای ڕۆژهەڵاتی ناوین ڕاستەوخۆ لە ستودیۆی لەندەنی دەنگی ئەمریکاوە لەگەڵماندایە. دکتۆر ڕیبار سپاس و ئەم کاتتان باش. دەکرێت بە بینەرانمان بەڵێن ئەم ڕێکەوتنە چی بۆ هاوڵاتیانی هەرێمی تێدایە؟ ینی بەڕاستی ڕێکەوتنەکە شتێکی تازە نییە، ینی ئەوەیە کە ئەگەر سەیری دەسەڵاتی کوردستان بکەین پارتی دەسەڵاتی ڕاستەقینەی هەیە. دیاراکەوێت ئەم ڕێکەوتنانەوە بۆی شەرعیەت با بۆ دەسەڵاتە ڕاستەقینەیە دەنا پارتی هەر نوێنەری هەولێر و دهۆکە بێت. لەبەرەوە لایەنەکانی کە بەشدار پێکا لە دەسەڵاتە بەمەرجێک ئەو لایەنانەی تر هەڕەشە نەبن لەسەر دەسەڵاتی ڕاستەقینەی پارتی. ینی کۆمەڵێک پۆستەیەی پەرلەمانە و هی حکوومەتەکە و پۆستانە بەڕاستی سەنگێکی وایە نییە، چونکە بۆ نموناگەر سەیری هەر پۆستی وەزیر بکەی وەزیر لە کوردستانە سیاسەتدا ناڕێژێ، بەڵکو وەزیر وەکو فرمانبەرێک وایە، ینی پەرلەمانیش هەمان شتە، ینی فرمانگەیە کە بۆ پارتی کە بتوانێت سیاستەکانی خۆی پیادە بکە. دەنابە بەڕاستی هیچ شتێکی نە بۆ گەلی کوردستان ناهێنێم ڕێکەوتنە. دکتۆر ڕیبار چ جیاوازیک دەبین لە نیوان ڕێکەوتنەکەی گۆڕان لەگەڵ پارتی و یاخود یەکێتی لەگەڵ پارتی؟ ینی وەکوتم بەڕاستی جیاوازێکی وای نییە. دیارە پارتی لەوا زیرەکە کە کارتی گۆڕان و وێشێتی بەرامبەر بە یەک بەکارەهێنێ بۆی کە بتوانێت ئاکاری داواکاری سیاسی و ئیداریان کەم بکاتەوە. بێزگە لەوە شتێکی کەیتیانێ دەنا هەم ئەومان ینی دیارە بۆ پارتیەگەر گۆڕانیش بەشداری دەسەڵات بێ باشترە، لەبەرەوە کە شەرعێتێکی باشتریا بە دەسەڵاتی ڕاستەقینەی پارتی. بەڵام گۆڕان بەشدار نەبێت تەنهایەکێتی، ینی ئەمان پێڵێن تەوافق کە دیارە تەوافق شتێکی باش نییە، بەڵام بۆ پارتی زۆر باشترە ئەگەر هەموو لایەنەکان بەشدار بن و ئەو سیاسەتە پارتیان قبول بێ، ئەو ئیدارەی پارتیان قبول بێ. دەنا بەڕاستی ینی ڕاستێکێتی لە سلێمانی دەسەڵاتی هەیە، ڕەنگە گۆڕانیش خەڵکی لە دەور بێ، بەڵام بەڕاستی لە ناو دەسەڵاتی فعلی پارتیا و هی هەولێرە بە هیچ جۆرە دەسەڵاتیان نیە، هەرەوەیە کە هەر ئەو ئەمری واقعە بەردەوامە بێت. وەکو باز دەکرێت ئەم هەریمە پێوەستی بە گۆڕانکاری ڕیشەیی هەیە لە سەرپای سیستمەکە. تا چەند چ خۆتان و یاخود هاوڵاتیانی ئەو هەرێمە بە پێکهێنانی ئەو جۆرە حکوومەتە گەشتبینن؟ بۆ خۆی واز لە گەشتبینیەکەی بێنە، بەڵام من زۆر ڕەشبینم، ئەتوانم بڵێم جارێباریش ڕەشبینم، ینی تێکەڵێکە لە هەردووشیان. ینی ئەگەر لەو هەموو ساڵی ڕابردووە ئەم دەسەڵاتە لە شکستێکەوە بۆ شکستێکی کەس چوو بێت، من نازانم بۆچی ئێستا ئەتوانێت کوردستان بەرەو ئایندەیەکی گەشتدار بەرێ. لەبەرەوە لەو بڕوایم منیش و هاوڵاتانی ئاسایش بێهیوان لەو ئیدارەیە هەر بۆیە بینی کە دەنگی خەڵکیش لەم هەموو گفتوگۆیە کپەونە. دکتۆر وەکو دەبینرێت دەسەڵاتداران و فەرمانڕەوایانی پێشوو کە هەرێمەکەیان بۆ بارودۆخە ناڵەبارەگەیان هەر هەمان ئەوانن کە لەسەر دەسەڵاتەکە ماونەتەوە، بەبی گۆڕێنی دەسەڵات گۆڕانکاری و چاکسازیشانی هەیە؟ نەخێریانی دیارە خۆ پرسیارەکە جوان کرد، یعنی ئەمانە هەرو دەسەڵاتن، ئەو هەرو کەسانن نەگەرە و دەسەڵاتن، فەرقی زۆرە. ئەمانە هەمان کەسن کە سەدام حوسێن لە کۆتایی هەشتاکانە شکستی هێنان و پرتی کردن بە وڵاتانی ناوچەکەی وڵاتانی ئەوروپا کە گەڕانەوە دیارە بارێک هاتە پێشەوە مە دەسەڵاتیان وەگرە. بەڵام ئەگەر سەیری هەموو شکستەکان مەکە، تەنها سەیری چەند دیاردێ بکە، بۆ نمونە شەڕی براکوژی، سیوێشی ئاب، داخستنی پەرلەمان، قوربەسەری ڕێفراندەمی مەسعود بەرزانی، ئەمانە هەموو شکستن یەک لە دوای یەک. یعنی ئەم دەسەڵاتی کە من پێڵێم دەسەڵاتی شکست، ئەگەر لە شکستێکەوە ئەو گەلەی برد بێ بۆ شکستێکی تر، ینی بۆچی ئەتوانێت ئێستا ئایندەیەکی گەشتدار بۆ کوردستان بێنێتە کایەوە؟ ینی ئەو هەموو کێشەی کە لە کوردستانە هەیە بەڕاستی بەوانە چارەسەر ناکەی. بێزگە لە بەگەر سەیری گفتوگۆکانیان بکەی ئەبینی بە هیچ جۆرێک داواکاری خەڵک و گرفت و خەمی خەڵکی تیان نییە، تەنها لەسەر پلە و پایە.
لەسەری شتێکی نییە لەسەرەوەی سەرۆشی پەرلەما وەرەگرێت کێ جێگرەکەی وەرەگرێت بە کورتی دقەیەک ماوە ڕەخنە لە ئەمریکایەکان دەگیردێت کە هەمیشە پەلەیان لە عێراقەکان کردووە بۆ پێکەنانی حکوومەتەکانیان و هێشتنەوەی چارەسەری کێشەکانیان بۆ دوایی کە ئەوەیە کە ئێستاکە ئەو حکوومەتە دەبینین دیارێکێتی و پارتیش گەرنگ ئەوەیە ڕێک بکەون و پاشان کێشەکانیان چارەسەر بکەن ئیوە چۆن لێ دەڕوانن تا چەند شیانی هەیە چارەسەرکردنی کێشەکان و ئاسان نەبێت و لە دەرەنجام کار بکاتە سەر چاکسازی و گۆڕانکاریەکان ئەگەر پلانێکی وایە لە پێشداوی ینی بە بۆچوونی من ئەمان کێشە چارەسەر ناکرد ئەگەر پارتی بتوانێ لایەنەکانی کە ڕابکێشتە ناو حکوومەتەوە بۆ دەسەڵاتە فیعلی پارتی ڕازی بن ئیتر کێشەی کەنێ چارەسەری بێت خۆ بەڕاستی خەمی دەسەڵاتی کوردی دەستی خەمی سەرکردایەتی کوردی خەڵک نییە کەسێک نییە بڵێ لایەنێک نییە بڵێ پرۆژەیەکی پێبێ ئەڵێ کارەبات دابین بکەم ئەو دابین بکەم هەموو کێشەکان کردوتە سەر کێشەی پلەپایە. دکتۆری بارفەتاش شارەزای ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر سپاس لە لەندەنەوە لەگەڵمان بوو. سپاس بۆ ئێوەش.